بەناوی خوای بەخشندەی میهرەبان بینەرە نیاز و خۆشەوی سڵاوی خوای گەورەتان لەسەر بێ خۆشحاڵین لە دیدارێشتری تایبەتە لە نێو پیشانگای نێودەوڵەتی هەولێر لە خزمەتی ئەوەزیز و خۆشەویستدا دەبین لە خزمەتی زۆر بەڕێز سەید محەممەد لە ناوەندی حاجی قادری کۆیی قوربان سڵاوی خوات لەبێ. زۆر سپاس کاک جەوهەر پێ خۆشحاڵین. کاک سەید بەڕێستان وەکو ناوەندی حاجی قادری کۆیی ساڵانە بەشدار دەبن لەو پیشنگانەکە دەکرێتەوە زات سەرچی یاخود لاوەچیەکان یان دەکرێت پێم بڵێ بەشداربوانی ئەو ساڵ لەگەڵ ساڵانی ڕابردوو هیچ جیاوازەکی هەیە؟ سڵاوی خواتان لێبی لە بینەران بەگشتی بەحەقەت ئەمە زیاتر لە 12-13 ساڵە بەشدار دەبین لە پێشەنگای نێودەوڵەتی کتێب لە پایتەختی هەرێمی کوردستان. ساڵ بە ساڵ حەز دەکەین گوڕ و تینی زیاتر هەیە لۆ ئەو پێشەنگایەی لەبەر چەند هۆکارێکە. یەک هۆکارەکان ئەوەیە تقریبا هەنین ئێستا برێن لە دوای 16هەمین ساڵی پێشانگای کتێب پێشانگا وەکو کللتورێکی لێ هاتیە لە بۆ خەلکی کوردستان بەگشتی خوێنەران بە تایبەت. دەتانین برین بووتە کللتورە خەڵک ساڵانە بەبێ ویستی خۆی بەبێ ئەوەی کەوا بۆ خۆی هەز بکاتن ئیتر دەزانی مەوسیمێک هەیە و وەرزێک هەیە و دەتانین برین وەرزی کتێبە، دەتانین برین ڤیزدیڤالی کتێبە. ئەو خەڵکە بە شێوەیەکی گشتی ڕووی لە کتێب دەکاتن، ڕوو لە پێشەنگا دەکاتن. دەتانی برین قەڵەباڵغترین پێشانگا کە سەڵانە چەندی پێشەنگا بەڕێ دەخرێت لە هۆڵی پێشەنگاکان لەو شوێنە لە پارکی سامی عەبدوڕەحمان. تانین برین پێشەنگای کتێب گەورەترین پێشەنگایە، قەڵەباڵغترین پێشەنگایە، خەڵکەکی زۆر پێشوازی دەکاتن، هاموشۆ دەکاتن. ئەو خەڵکە دێتن حەز بە جەوەکی خوێندنەوە دەکا، یعنی حەز بە جەوەکی سەقافی دەکا، حەز بە جەوێکی ڕوحی دەکاتن. یعنی لە بتانی بێن لە پاش ئەوەی کەوا 11 مانگ خەڵک لە ژاوەژاوی سۆشیال مدیا و لە ژاوەژاوی ئیتر ئەنتەرنێت و فەیسبوک و ئەو شتانە هیلاک و ماندوو بووە. ئەو مانگەی یان ئەو دەڕۆژ 15 ڕۆژەی دێتن لێرە لە ژینگەیەکی نوێ لە جەوێکی تازە دەتوانیتن خۆی دووبارە شعن کاتەوە، دووبارە کتێب دەبیتەوە میوانی خوێنەران، دەبیتەوە میوانی ئەو شارەی ئەو خەڵکێکەوە چەندین مانگە چەندین هەفتەیە لە کتێب دوورکەوتەوە. لەو مانگەی ئاشنایەتی لەگە کتێب پیا دەکاتەوە و دووبارە ناوەندی بەڕێستان لە شار و شارچکانی تر بۆن منەگەر پیشانکان بچوچش بێ ئێوە تێدا بەشدار دەبن؟ ئەگەر پرسیارەکەت حاڵی بوو بم بەرێ ئێمە لە پێشەنگای سلێمانیش بەشدار دەبین کە ساڵانە لەوێن دەریژمانجیدا بێتەوە. زان پرسیارەکە من ئەوەیە بۆن منە هەولێر پیشانگای هەولێر لەگەر شارەکانی تر جیاوازی هەیە لە ڕووی فراوانی و قەڵەباڵغی؟ لە ڕووی فراوانی بەرێ پێشانگای هەولێر دەتانین بێنە سەر ئاستی عێراق لەبەرەوەی پایتەختە زۆر جیاوازە، لەبەر ئەوەی کەوا پایتەختە یەک دووەمین ئەو ئەمن و ئاسایشێکەوە لە هەرێمی کوردستاندا هەیە توانیتی بەڕەوێکی زیاتر بە پێشەنگەکە بداتن. سەرنجی دار و نەشرەکان ناوەندەکانی بڵاوکردنەوە برێن فرۆشتنی کتێب لە هەموو جیهان سەرنجی تایبەتیان لەسەر پێشەنگای هەولێرە لەوێ بە جیاوازتر دەیبینین. هەم لە ڕووی ئیدارەوە ژەتانی برێن برادەرانی ئیدارەی مەدا ئیشەی جوانیان کرێت تا ئێستا دەستیان خۆشببی ساڵ بە ساڵ ئیشەکەیان بەرەو باشتر و جوانتر بردیە. کاک سەید پێم وابی بەرهەمەکانی بەڕێستان زیاتر دینی، بەرهەمی غەیری دینیتان هەیە یان بڵێن زانستەکانی تری؟ بەڵێ ئێمە لەو پرسیار دەست پێ بکەمەوەکەوە سەرەتا کردێت ئەو سار جیاوازی پێشەنگا لەوەی دەبینم کاک جەوهەر. پێشەنگا حەز دەکەم لەبەر ئەوەی کەوا خەڵک بژێوی ژیانی هەندێک تەمینتر بووە، هەندێک کاریگەری هەبوویەوە، هەندێک هەواڵی خۆشەیە کە لە ڕووی سیاسی و لە ڕووی داراییەوە دەتانین برێن هاموشۆی کتێب و پێشەنگا زیاتر بووە لە چاو چەند ساڵی ڕابردوو. ئێمە وەکو دەستگای حاجی قادری کۆیی زیاتر لە 25 ساڵە خەریکی کتێب فرۆشتنین و بڵاوکردنەوە و چاپکردنی کتێبین لە شاری هەولێر. بەرێ ئێمە زیاتر بەوەی ناسرێنەکەەوە بڵاوکراوەکانمان کتێبی ئاینین. کتێبی ئاینیش لەسەر دوو ئاستە، لەسەر ئاستی زیاتر کتێبی
زانستی وەکو فتەی فەقێ و مامۆستایانی حجرە و زانستە شەرعیەکان زانینتە شەرعیەکان تیان بە شێوەیەکی گشتی لای خۆمان لای ئێمە دەست دەکەوێتن وەروها کتێبی گەنجانە بە تایبەتی لایەنی عیرفانی و لایەنی ڕوحی کەوا ئەو لایەنەش کەوا دەتانین برێن بە شێوەیەکی تایبەت کەوا لەناو ڕابوونی ئیسلامی کەوا ئیهمال کرایە کەوا لایەنە ڕوحی و لایەنە دەرونیەکە خەڵکی مسلمان دەتانم برم ئەوەندی گرنگی بەلایەنە زاهیرەکەدایە ئەوەندی گرنگی بەلایەنە حەماسی و عاتیفی و ظاهیرەکەدایە کەمتر قوڵ بوویتەوە لە ناخ و لە دەروون لۆی ئەمە توانیتمان ئەو فراغش تا ڕادەیەک ئیشی لەسەر بکەین و پڕی بکەینەوە. دەکرێت پێم بڵێ پڕفرۆشترینی کتابەکان کامانن؟ ئێمە وەکو دەستگای حاجی قادری کۆیی هەوەکو ئاستی گشتی پێشانگا طبعا ئەوە شتێکی نەشاراوەیە بە شایەدی زۆربەی دەستگاکان کتێبی ئاینی بە شێوەیەکی گشتی پڕفرۆشترینیانە. ئێمەش وەکو دەستگای حاجی قادری کۆیی کتێبی مامۆستا ماکوان کەریم چاپ دەکەین کەوا ئێستا زیاتر لە 12 ناونیشانی هەیە کەوا یەک لەوانە مەملەکەتی نورە و مەملەکەتی عشقە و چەندین کتێبی ترە ئەوان زۆرترین فرۆشی هەیە و بەرفرۆشترین بەروبوومەکانمانە لە ناوەندەکەماندا. بەڕێستان بەبەردەوام لە ناوەندەکەی خۆتان بۆ جگە لە پیشانگا لە دوکانی خۆتان با بڵێن یعنی کڕیاری کتابەکان بەردەوامن گۆڕانکاری وەرزەکانیان ئەوانێک کە دەبێتە مای سستی کڕینی کتابەکان هۆکارەکان چونکە خەڵک کەمتر ڕوو لە کتاب دەکەن وەکەی پوژانەوەی زیاتر ڕوو دەدا بۆی کە خەڵکانێک ڕۆ لە کتێب بکەن. بەخۆی کاک زەهۆر یعنی کتێب چونکە تعاملی کتێب هەڵسوکەوتی کتێب لەگەر وەچی گوتم دەرونی ئینسانیە زیاتر لەگە عەقڵ و فکری ئینسانیە دائیمەن کتێب پێویستی بە کەشێکی بە دوو کەش هەیە کەشێکی ئارام دووەمین کەشێکی پێویستە کەوا خەڵکێکی پێویستە ئەو خەڵکە خاوەن استراتیژی دووربی کەوا ئەو کەسانێکی کتێب دۆستی کەسانێکە کەوا خاوەن ئامانج و ئایدیای دوور بن خاوەن پلانی دوور بن کتێب دۆستی ئەوانەیە زیاتر دەتانم هەر کاتێکەوە جەوەکە ئارام بوو ئینسان دەرونی ئارام بوو لە بواری سیاسی و لە بواری ئابووری و لە بوارەکانی ژیاندا ئەوجا ئینسان تەدریزیکەوە شتە سرەتایەکانی ژیان دەپڕژێتە سەر خوێندنەوە سرەتایەکانی ژیان ئینسان تەواو هەنگاوی لێ هاوێشت بەرەو ئامانجی گەورەتر دەڕواتن کە ئینسان ئەو ئامانجەی بەدی کرد و هەوڵی گەورەیدا یەکسەر دەبێتە دۆستی کتێبی چونکە تەنها کتێبە دەتوانی ئینسانی بەرەو بەرزی باتن ئینسانی بەرەو ئامانج و ئاواتی گەورە و مەزن بە لێ دەتانم برێم ئەو کاتانێکەوە بەتابێت ڕابردوو خەڵکێک زۆر چێشە مەشناکەی لابرێت و دروستکرایەکی وە لایەکیشکەوە خەڵکێک هەیە بەڕاستی ئێستا بێتاقەت و ماندوو بووە لە هەندێک زەمانان وایە ئینسان وەی لێ دێکەوە دەرێک گۆڕانکاری کۆتایی پێهات یان مەسەلەن ماندی دەبی کە ماندی بوو لە ڕووی گۆڕانکاریەوە ئیسر بۆ هۆکاری دەزانم کەەوە کتێب خەڵک لی دوور کردوتەوە زیاتر ئەو ئامانجەیە ئەو هۆکارەیەکەوە خەڵک بێتاقەت و بێئومێدە لە گۆڕانکاری لە بەرەو پێشچوون دەستی خەریکی سۆشیال میدیا دەبی سۆشیال میدیاش بەشێکی بەری ئیجابیە بەڵام زۆر بەشی ئەگە تەماشا بکەینێ زیاتر ئینسان خۆ پێخافراندنە زەکات بەسەر برنێکی بە فێڕۆدانە وەکو خاوەنی بۆ نمونە بڵێن کتێبخانە پێت وایە ینی جێ بگریتەوە سۆشیال میدیای خوێندنەوەی سۆشیال میدیا بۆ خۆی لە خۆیدا شتێکی سوود بەخشە دەتانین لە زۆر بواراندا ئامانجی خۆی دەپێکیتن لە بۆ مرۆڤ بەڕاستی شتێکی چاکە بەڵام قەت سۆشیال میدیا ناتوانیت جێگای کتێب بگریتەوە تۆ سۆشیال میدیا لە دۆڵەچیە و کتێبیش لە دۆڵەکی تکەیە هەندێک شت هەیە سۆشیال میدیا دەبێتە بەدیلی وەکو ئەوەی کە کەسێک سەرچاوەیەکی پێویستە ئەو سەرچاوەی بەدەست دەینی و نەقلی سەرچاوەکەی دەکاتن یان کەسێک وتارێکی هەیە یان کەسێک بەحسێکی هەیە بەڵام وەکو ئەوەی کەوا ئینسان تەغزیە بکرێ وەکو ئەوەی کەوا مرۆڤ کە کو لاشە ئینسانی پێویستی بە خۆراک و خواردنەوە هەیە پێویستی بە ئوموری تکە هەیە کە مێشکش پێویستی بە تەغزیە هەیە ئەو تەغزیەیە ئەو خۆراکی مێشک و دەروونە تەنها لە کتێبدا بەیدێتن ئەگەنە ئەوەکەیت کە هەمووی
ئاڵۆزی دەکات زیاتر ئینسانی بەرەو هیلاکەت و ماندووبوون دەبا بە نمونەی ئەوەیەکەوە ئینسان زاروێ 2 ساعت 3 ساعت لە دیار کورتە فلیمە چیە لە دیار ئەنتەرنێتیە لە دیار سوشیالی دانیشتیە کە هەرستی ئەوەندەی پێشێمانە ئەوەندەی هەست بە هیلاکەت دەکا ئەوەندە چێژ وەرناگری بەڵام بە ئینسان تاقی کاتەوە ئەگە ئەوەی کە نەیخوێندێتەوە کتێبەکی بخوێنتەوە لە بیدای تا کۆتایی ژنگەشی خۆی دروست کاتن ئیتر دوایە کە 50 لاپەڕی خوێندەوە یان 100 لاپەڕیان کتێبی تەواو کرد زۆر جیاوازە ئەو چێژ و تامەی کە لە کتێبەکەی دەکاتن لەگەر ئەوەی کەوا چەندین مانگ و چەندین تەمەنی بە فیڕۆدایان لە ناو سوشیال میدیان هیچی لەبیر نامێنێ هەز دەکاتن بەس هیلاک و ماین دەبیتن یعنی وەکو چێژ لەلایەک وەکو کەلک و سوودی سفادەش لەلایەک ئەوەی کە لە خوێندنەوە دەکرێت لە سوشیال میدیا ناتوانێت ئەو سوودەوە دەستخەوانیە نەخێر بە هیچ نەوع لەو بوارەی سوشیال میدیا شوێنی کتێب ناگریتەوە کاک سەید با پرسیارش تایبەت بکەم بەڕستان وەکو خاوەنی بۆ نمونە ناوەندی حاجی قادری کۆیی کە کتێبخانەتان هەیە با بڵێ دەکرێت بپرسم بۆی ئاخۆ خاوەنی پەرتوکخانەکان ئامانجیان وەکو بژێوی ژیانیان بەکاری دێنن یان حەز و خولیایەکە یان نیازێکی خێریان هەیە بۆی کە پەرش و بڵاوی زانست دەکەن وڵی کاک زەهۆر ئینسان میسالی نەژیتن ئینسان دائیمان خۆشە واقعی و ڕاستگویانە بژی یعنی ئەمە هەمومان پێویستمان بە بژێوی ژیانە ئێمەش وەکو ناوەندی حاجی قادری کۆیی تەنها بژێوی ژیانمان سەرچاوی ژیانمان ئەو کتێبخانەیە و ئەو ناوەندەیە سوپاس بخوا لەسەر ئەوەی بژێوی ژیانمانە بەڵام زۆریش بە شایەتی خەڵکەچی ئێمە هەوڵماندا یعنی هاوسەنجی ڕاگرین هەم لە نێوان بژێوی ژیان و ئەو داهاتێکەوە پێویست دەکاتن مەسروفیاتی ڕۆژانە هەمیش ئەو خزمەتێکەوە دەیکەین لە بۆ ئەو خوێنەرانەی هاونیشتیمانیانی خۆمان هەوڵماندایە هاوسەنجی ڕاگرین یعنی تەنها ئەوە نەبی ئینسان برێ لایەنە مادیەکە و بەس یان لایەن وەڵاهی ئیدعای ئەوش بکەین ئەمە خزمەت دەکەین ئەمە هەردوو لای دەمانەوێت هاوسەنجی ڕابگرین بە حکمی ئەوەیکەوە زۆر لە خوێنەران شادی دەنکەوە دەستگاکەمان ئەمە ینی هەوڵ دەین ئەو شتێکەوە پەخشی بکەین یەکەمی زار بە خۆمان دەخوێنینەوە یعنی بە خۆمان سەدان 90 دەخوێنینەوە بە خۆشمان نەخوێنینەوە خەلکی ئەهل هەیە هەڵسەنگانی بۆ دەکاتن دەمانەوێت شتێک بێبڕاستی یان یەکێک دێ کڕیاردەویستی کۆمەلگابی کڕیاردێ پرسیار لێ دەکە کامە کتاب بۆ نمە لە فانە بوار ئەمە دەمەوێتن بۆ ئێوە دەبێت شارەزایتان هەیە دەبی پێویستی کۆمەلگابیتن نەک بەس لایەنی تیجارێکە شتێک باشە و دەفرۆشێ و بڕۆ تەبعیکە و ئەو یەک دومین لایەنی ئابوووریەکەش حساب دەکەین ئەنی هەوڵ دەین کتێبەکی ئەوها مەسەرەن بە 8,000 دابنین لە پێشەنگاکانی 25 داشکان دەکەین یعنی شتێکی وەها ببینێتەوەکەوە وەچی دەرێ بەشی ئەو پێویستەکان بکاتن و لە هەمان کاتیش خوێنەرانمان سوود بەخش بن لە کتێبەکەی وەکو دوا پرسیار کاکسەید بەڕێستان کە بەشداربووی ئەو ناوەندەن ینی ئەو پیشانگای با بڵێن وەکو ناوەندێکی بەشدار دەکرێت بۆ منە ئامۆژگاری و داواکاری بەڕستان لە بۆ سەرداری کاران بە خوێنەران بەگشتی ئەمە بەێ ینی ئامۆژگاریمان لە بۆ سەرداری کارانی کتێب بە شێوەیەکی گشتی ئەوەیە زیاتر هاموشۆی کتێب بکەن زیاتر هاموشی پێشەنگاکە بکەن هەر کەسە دڵخوازی خۆی هەڵبژێری ئامۆژگاریشمان ئەوەیە کە ئەوەی کەوا خوێنەرە و هاموشە دەکاتن بە ئامۆژگاری خەلکی نزیکی خۆی بکە لە بۆ ئەوەیەکەوە ئەو بەهار و گوزارێکەوە خۆی لێ سوودمەند بووە بەڵکو بتوانانی خەلکەش لێ سوودمەند بیتن و هەر بە هەموو ئەوە چیش هەڵ نەخەرێتن هەموو ناونیشانێک هەموو شتێکەوە یەکێک ڕێکلامی لۆ کورد ئەوانە بەڕاستی چکە ئەو ڕۆکاک زەوهەر لە ناشارمەوە چکە زەمەنی مادیاتە یعنی زەمەنی مەسلحاتە یعنی زەمەنی بەڕژەوەندی خوازیە خەڵکێک هەیە دەناو کتێب فرۆشە یعنی ئیشی دەکات شەرنی یعنی ئەو ئەهلەبی زاروێ ڕێکلام دەکەێت لە بۆ هەندێک بابەت شتەکە مەبەستم ئەوەیە یعنی ئەو کەسە مسباقیەتی هەبیتن یعنی ئەوجا ئامۆژگەرێکە لێوە بژدێنە کا کەسێک گوتی ئەو شتە باشە و بخوێنتەوە چکە زاری ژوەیە ئەمە کە باسی ئیزابەکانم کرد ئەگە تەماشا بکەینێ لەوانەیە ئەگەر شتی خراپ بخوێنتەوە سوول ئیسفادە لێ بکاتون و ئامانزەکە نەپێکی و بەرکو پێچەوە نەبیتەوە بەڕێز سەید محەممەد ناوەندی حاجی قادری کۆی بەژار لە 16مین پیشانگای هەولێری نێودەوڵەتی زۆر سپاس دەکەین بەڵێ بنەرانی ئازوو خۆشەویست
تا بێگەشتنەوە ئەسپاردەی قوتاتان دەکەین هەر شاد و سەرکەوتن خوداتان